انتخابات بەرگری پیرۆزان زش بە تووڕستی و بەڕێز جێگرانی سەرۆکی پیرۆزانی داعش و نارەکانی کوردستان سەری ڕێز و ناوازی کوردستان بەڕێزان دەستەی سەرۆکاتی ئەمە سێمین کۆگرێشێتی پەرلەمانتارانی کوردستانە و ژمارە ئەندامانی ئامادەبوو زیاتر لە نیوەی ئەندامانی یەکێتیەکەیە چکە دەبێت نیوە زیاتر ئامادە بێ بۆی کۆنگرەکە شەرعەتی خۆی وەگرێت هەموو ئەندامانی یەکێتی پەرلەمانتاران مافیان ئەو بەشداری ئەم کۆگرێ بکەن ئەمە زیاتر لە 550 ئەندامان هەیە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەڵام هەمویان بۆیان نەکراوە بێن زۆرینی زۆریان ئامادەیە لێرە ڕەنگە ژمارەکە گەیشت بێتە 300 ئەندام بەرەو سەرێ لە ئەمڕۆدا دەنها دەستەی باڵا هەڵەبژێرین دەستەی باڵا کە پێک هاتووە لە 11 کەس دوانیان یەدەگن ئەم دەستەی باڵا بەیانی یەکەم کۆبوونەوەی خۆی ئەنجامەدا لە یەکەم کۆبوونەوەدا سەرۆک و جێگر و بەرپرسی لیژنەکان دیاری دەکرێن کەواتە لە کۆنگرەدا سەرۆک و جێگر و بەرپرسی لیژنەکان دیاری ناکرێن تەنها دەستەی باڵا هەڵەبژێردرێن